بێڕێزیکردن بە پیرۆزیەکانی ئیسلام و سەرکردە و ڕابەرانی مێژووی موسڵمانان لە لایەن چەند کارکتەرێکی نێو هێزەکانی دەسەڵات و سێبەرەکانیان لە هەرێمی کوردستان یەکەم جار نییە و کۆتا جاریش نابێت. بەڵام زانایانی ئاینی دەڵێن ئەو کەسانەی بێڕێزی بە سەرکردە و کەساتی ئاینیەکان دەکەن پێناسەی خۆیان دەکەن. بەڵام نابێت حکومەت لەژێر هیچ پاساوێکدا ڕێگە بەم کەسانە بدات بە قسە و کردارەکانیان شعوری هەزاران موسڵمان بریندار بکەن. بەشێکیش لە شارەزانی فکر و مێژووی ئیسلامی دەڵێن ئەگەر ئەو کەسانەی بە خراپە باسی مێژووی سەرکردەکانی ئیسلام و موسڵمانان دەکەن یان کەسانی نەخوێندەوارن و ئەلف و بێ لە مێژوو نازانن یان کەسانێکن بۆ مەرام و پێگەی خۆیان بەسەر ئیسلامدا دەڕشێنەوە. کەسێکی وەکو ئیمام عومەر خوالی ڕازبێ ڕەمز و هێمای دادگەریە. حتا نەیارەکانیشی مقابلەکانیشی دان بە دادگەری سەردا ئەنوێنن بەرامبەر بە دادگەری ئیمام عومەر. کەسێک کە مەشهور بێ بە گەندەڵی و بەستەم و زۆر و خۆی یان دەوروبەرەکەی ئینی زۆر جەریمەیەکی گەورەیە ڕخنە بگرێ لە کەسێک کە ڕەمزی دادگەریە. ئینی کەسێک کە ڕەمزی ستەم و زۆر و کاری ناڕێکیە ڕخنە بگرێ لە کەسێک کە ڕەمزی دادگەری و چاکە و ناوبانجی باشە. ئین ئەم دوانە زۆر شتێکی لەک جیان. بەشێک لە شرۆڤەکاران پێیان وایە هەوڵی کارکتەرە بێزراوەکانی نێو هێزەکانی دەسەڵات لە بێڕێزیکردن بە ڕەمزەکانی موسڵمانان و پیرۆزیەکانی ئیسلام بۆ لەبیربردنەوەی کۆمەڵێک بابەتی سیاسی و ئابووری و کۆمەڵاتیە. ئەو کەسانەی پەلەماری ئیسلام و مێژووی سەرکردەکانی دەدەن با بوێریان هەبێت لەسەر داواکاری خەڵک و کێشەی موچە و ئاو و کارەبا بەرۆکی حکومەت بگرن. مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەریش هۆشداری دەدات و دەڵێت پێویستە حکومەت ڕێگە بۆ کەسانە نەدات ئەو سوکاتەی پێیان خۆشە دەری ببڕن چونکە ئەوە قبولکراو نییە و کاردانەوەی بەدووادا دێت. لەم وڵاتە موسڵمانەدا دەسەڵاتێک کەسێک ڕێگر نییە لە بەرامبەر کەسێکی زۆر سادە و ساکار لە گۆشەیەک لە کونجێکەوە کەس نایناسێت ڕاست دەبێتەوە ڕاست لە تەوەرەکانی ئیسلام یا لە قیادە و سەرکردەکانی ئیسلام دەدا. بەڕاستی ئێمە وەکو مەکتەبی زانایان و وەکو زانایان بەعام داوامان لە دەسەڵات و لە کاربەدەستانە ڕێگە بگرن لەم جۆرە کارانە، ڕێگە بگرن لە سوکایەتیکردن بە دین و شریعەتی خوا، چونکە بەڕاستی خوای گەورە قبوڵی ناکا و خوای گەورە ڕازی نابێ کە پەیامەکەی دینەکەی شریعەتەکەی سەرکردەکانی ئەو دینە ئاوایان بەرامبەر بکرێ. جا هەر کەسێکەیە ئیمامی عومەرە، سەلاحەدینی ئەیوبیە، زانا و قیادەیەکی کوردیە، مامۆستایەکە وەکو ئەو زانا گەورانەی کە بە ئیسلام گۆش بوون لە کوردستانە کە تا قیامەت ناو شوورەتیان هەیە و ناوبانگیان هەیە. لە ماوەی ڕابردوودا چەندین کەس پەلەماری سەرکردە و زانا و کەساتیەکانی ئیسلامیان داوە کە نازاندرێت بە پلان و بەرنامە بۆ داڕێژرا و ئەو جۆرە لە حوقتی ناخیان خاڵی دەکەنەوە یاخود بۆ خۆ دەرخستن و خۆپەسەندکردنە لای سەروی خۆیان. هەرچی بێت نابێت ڕێگەیان پێ بدرێت چونکە ئەم جۆرە لە بێڕێزیکردانە جیاوازی چیناتی دروست دەکات و کۆمەڵگا بەرەو ئاخاری خراپتر دەبات. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.